چەند ڕۆژێکە لە وڵاتی سوید هاتوۆتەوە و زانیاریە سەرەتایەکانی بۆ پرۆسەی سەرژمێری گشتی تۆمار کرد. حاجی قاسم حاجی عەلی هاوڵاتیەکی کوردی خەڵکی کەرکووکە، زیاتر لە 25 ساڵە لە وڵاتی سوید دەژی، وەک خۆی دەڵێت بە هۆی کوردبوون و پرۆسەی تەعریبەوە وەک هەزاران خێزانی دیکەی کورد دەربەدەری دیوە. ئەو ڕەخنەش لە دەسەڵاتدارانی کورد دەگرێت بەوەی نەیانتوانی وە کارێک بکەن خەڵک خەمی خاک و نیشتیمانی بێت. خەڵکانەی کە لە خارجن و کێشەیان هەیەیانیانە من ڕجایان لێکم لێرەوانی دەستیانە گوشم چاویان ماجەکەم زۆر مەمنونیانە بم ئەگەر بێن ئەساسی خۆیان چونکە بەڕاستی ئێمە بە نەزانی خۆمان وەکو میلەتی کورد و طبعا نەزانی کاڵم خۆمان مەقسەدم ئەو سەرکردە سیاسیانەی کە کورد ئەبەن بەڕێوە تا ئێستا بەڕاستی تێنەگەشتون لەم کێشانە. ئەم هەموو خەڵکەی نەکەن لەبەر تووڕەبوونی مەسلحەتی حیزبەکەی لەبەر ئەوەی خۆی بمێنێتەوە لە سوڵتا و کوڕەکەی پاڵاوگەی هەبێ و ئەویکەیان ئەوە بێت و دەسەڵاتی خۆیان هەبێت بیر لە میلەتەکە ناکەنەوانێ و ئەگەر بۆ ئینتیخابات بواە ئێستا 2000 بانگەشیان کردو بەڵام ماڵی ئەم پیاوانە ئاوادان بێکە ئەیکەن لەبەر کوردایەتی نایکەن لەبەر ئینسانیت ئەیکەن خەڵک کێشەی نەبێ. من 47 ساڵیم ئەتلێمە بۆ کێشەیەوانێ یەک مەسئولی کورد نەهابەت دەمەوە یەک مەسئولی کورد بەخوا تا مەنجلال چووم یەکێکیان ئیشێکیان بۆ نەکردوم یەک دانیان نەهاتون دەست پێشە بۆ چونکە مەساڵحی تیانە. دوو ڕۆژە تیمەکانی سەرژمێری سەرقاڵی تۆمارکردن و چاوخشانەوە بە ناوەکانی پێشتری سەرژمێری گشتین داوا دەکەن هاوڵاتیان هاوکاریان بن تا پرۆسەکە بە شێوەیەکی زانستی بەڕێوە بچێت. گرنگترین شت لە سەرژمێریە بەشداریکردنتانە بە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەڵە داتاکان مدن بە جەماعەتی سەرژمێری کاران بەحسەکان کە دەگەڕێن و هاوکاری تیمەکانی ئێمە بکەن لە هەنێ شوێن بەڵێ وەکو پرسیارتان کرد پێش کامیرە هەنێک کێشەی تێی سەکەن ئەوانە دروست بووە لە هەوڵی چارەسەرکردنی داین و ئینشاءالله بەدڵی هاوڵاتیانی بەڕێزە بێ و ئێمە تیمەکان لەو پەڕی ئامادەکاریمان بۆم پرۆسەی کردووە و پرۆسەکە تا ئەم دقەیە زۆر بە جوانی بەڕێوە ئەچێ ئەگەر لێرە و لەوێ میزاجی هەنێ خەڵک تەواو نەبوو بێ لەگەڵ کارمەندەکانی ئێمە یان کارمەندەکانی ئێمە لەگە خەڵکیکە شتێکی بەسی دروست بووبێ شتێکی وانە کە جێگای باز بێت تا ئێستا پرۆسەکە زۆر بە جوانی بەڕێواچێ و بە دەنگەوە هاتنی خەڵکی شاری کەرکووک بە تایبەتی ئەو بەڕێزانی لە دەروی شاری کەرکووکن بەخێر بێنەوە ئێوە خاوەن ماڵ ئێمە میوان هاوکاری خەڵک پێشوازی خەڵک ئێمەی گەرم و گوڕتر کردووە. بە پێی سەرچاوەکان لە سەرژمێری ساڵی 1950 لە سنووری لیوای کەرکووک ڕێژەی کورد لە 148 بووە. لە سەرژمێری ساڵی 1997 کە چەمچەماڵ کفری دووز و بەشێکی زۆر لە گوندەکانی دابڕاو لە کەرکووک نەیانتوانیوە بەشدار بن کورد ڕێژەکەی بۆ لە 121 دابەزیوە بۆیە داوا دەکرێت لەم پرۆسەی سەرژمێریەدا سەرژمێری ساڵی 1950 بکرێتە بنەما کە کورتیایدا لە کەرکووک زۆری نەبووە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.